کە جەنگەکە 4 ڕۆژە دەستی پێکردووە بە دیاریکراوی ڕووسەکان یاخود پۆتین چی دەوێت لەو جەنگە تا ئێستا چی دەستکەوتووە؟ زۆر سپاس بۆ ئێوەش. ئەوەی پۆتین ئەوەیە کە ئۆکرانیا بگرێ و ئەو حکوومەتێک کە هەیە لەوێ لایبات و حکوومەتێکدانێک کە سەر بەخۆی بێت. باشە، بەس ئەوە ئامانجە قورسە تا ئێستا بە دیێنانی لە ڕووی عسکەریەوە قورسە؟ ئەوەی چاوەڕوان نەکراوە بوو ئەوەیە کە سوپای ئۆکرانی هەتا ئێستا ناوەندی بڕیاری و بڵێم بەڕێوەچوونی لەدەست نەداوە، توانای بەرگری هەیە و نەڕووخاوە. هەموو وڵاتانی بڵێم ناتۆ چاوەڕێ ئەویانە کرد ئەوەندە بەرگە نەکرێ بچێتە قۆناغی پارتیزانیەوە، ئینسەرجنسی، لانی لەوەی کە ناوەندی نەمێنێت ببێ بە گروپ لە ناو شارەکانە شەڕکە. بەڵام هەتا ئێستا وەکو سوپا شەڕەکە ئەمەش کاریگەری زۆرە لەسەر هەڵوێستی وڵاتان بۆ پشتیوانی و هەڵوێستی ڕووسیاش لە بەرامبەریە. باشە، بەس دکتۆر سەبارەت بە پۆتین هەر ئەوەی دەوێت کە ئۆکرانیا بڵێن داگیری بکات و ڕژێمێکی نزیک لە خۆ یاخود خواستی گەورەتری هەیە پۆتین؟ ئەوەی ڕوونە لە ئێستادا ئامانجی ئەوەیە کە ئۆکرانیا نەبێتە بەشێک لە ناتۆ و ئەو حکوومەتی لەوێ هەیە ئەو ڕازی نییە بە هەڵس و کەوتیان، بە مامەڵەیان، بە دید و بۆچوونیان، بە فکریان. بۆیە ئەیەوێت ئەو ڕەوتە کە ئەو ئاراستەی کە ئۆکرانیا گرتوێتێ بەر بیوەستێنێ خەڵکێک بێنێتە سەر حکم کە پێش 2014 لەسەر حکم بوون و لە ژێر کێفی رووسیادا بن و قسەش لەسەرەوە کرێ کە لەگەڵ بەلەڕووس و رووسیا و ئۆکرانیا هەرسێکیان یەکێتیەک دروستکەن بۆ ئەوەی پێکەوە بن، چونکە بەشێک لە پاشخانی فکری ئەوان ئەوەیە کە ئەمسیانە دەبێ پێکەوە بن لە مێژوودا بەیەکەوە بوون. ئەمە بڵێم شتێکی زیاتر ئایدۆلۆژیە، بەڵام ئەوەی ئێستا سەر لە ڕووی سەربازیەوە ئەیەوێ کیف بگرێ و حکوومەتە لابە حکوومەتێکی کارتۆنی سەر بەخۆیدام. باشە، بەس کاکتۆر لەوتە شەڕەکە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کۆمەڵێک سزایان سەپاندووە، سزاکان کاریگەریان هەبووە یاخود رووسیاش هیچ کارتێکی فشاریە غازەکە دەبێتە کارتی فشار لەسەر ئەوروپا دەتوانێت ئەمە بکە؟ غاز دەبێتە کارتی فشار بەڵام بەو ئاستە نییە کە بتوانێت ئاراستەی پرسەکان بگۆڕێ، چونکە یعنی ئێستا ئەوروپا ئەوەندە ئەترسێت ینی ناتوانێت بۆ غاز قبوڵی ئەم دۆخە بکات. یعنی ئێستا دۆخەکە لە دۆخی شەڕایە و یعنی ئەوان نەک لە ئۆکرانیا بەڵکو لەوە ئەترسن کە مەترسی بکەوێتە سەر وڵاتانی بەلتیق سەر جێگاکانی تر و جۆرێکی دۆخێک بێتە ئاراوە لە ئەوروپا کە تایدا ئەوروپا ناچار بێت جارێکی تر سەرباز بنیات نێت لە دۆخی هاوسەنگی هێزا بێت، وەکەوەی کە لە سەردەمی جەنگی ساردا هەبوو. ئەوروپیەکان ئەوەیان ناوێ، بۆیە ئەیانەوێ لەم شەڕە ئەو دۆخە نێتە ئاراوە. باشە، بەس دکتۆر دیارە ڕووسەکان سەدا چەندی غازی ئەوروپا دابین دەکەن و ئێستا نرخی غازەکەش و غازی شل بەرز بۆتەوە لە ئەوروپا؟ بەڵێ بە ڕێژەی 20% بەرز بووەتەوە، بەڵام ئێمە لە کاتێکی تایبەتین لەو پرسا، چونکە لە هەمووی 1-2 مانگی تر کەش و هەوا ئەگۆڕێت، بەشی زۆری غاز بۆ گەرمی ماڵان بەکاردێ. ئەگەر بێت و ئەمە درێژە بکێشێ ئەوە لە بەهار لە کۆتایی بەهار ئەوروپیەکان ئەوەندە پێویستیان بە غاز نابێ، ئەو غازی هەیە ئەتوانرێت ئەکتیفای بکە، بۆیە پرسی غاز ناتوانرێت بکرێتە کارتێک کە ئەوروپا ملکەتکەوە لە ئەوروپا هەمووی نییە، ینی ئەوەی کە زیاتر پشتە بەستێت بە غازی ڕووسی ئەڵمانیایە، ئەویش بە بڕی نزیکەی 30 بۆ 40%. باشە.